گەرموگەشتنی سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنمەیەشتا هەروەک بەرنمەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر پێشکەش دەکەین و تا جێگایەکە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. بەڵێ عزیزان لەلایەن منیشەوە سڵاوتان لەبێت، هیواداری کە لە هەرکوێیەکەن ساغ و سلامت بن و مەجالیەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان. کس دیار نیه های داد های بیداد کس دیار نیه کس ندردی کس آگادانیه های داد های بیداد لنگاور شاره ندنگی دوستی نه یار دیاره های داد های بیداد شاره نه دنگی دوستی نه یار دیاره آمان هی آمان آمان هی آمان آمان هی آمان چرخی چاویلت چرخی چاویلت سریان لمشیوان عزیزم سریان لمشیوان من دور و تا دور و دورت خسم هر وقت بر بی و گرل جسم لا دوری بالات خمم خراتم روحم کشی چی دوری بالاتر لا دوری بالات خمم خراتم شیکی دوری بالاتر آمان هی آمان آمان هی آمان آمان هی آمان چرخی چاویلت چرخی چاویلت سریالیم شیوان عزیزم سریالیم شیوان شوان نخفتم به تو ستوه بومن یا و بوی هنو ستوه شوان شونامین رو جان دورومه گشتی بشاره دوریا کی تومه شوان شونامین رو جان دورومه شاره دوریا کی تومه
چرخی چاویلت چرخی چاویلت سریان لیم شیوان عزیزم سریان لیم شیوان کس دیار نیه هایدا تای بیداد کس دیار نیه کس ندردی کس آگادانیه هایدا تای بیداد لم گور شاره نه دنگی دوستی نه یار دیاره هایدا تای بیداد لم شاره نه دنگی دوستی نه یار دیاره آمان هی آمان آمان هی آمان آمان هی آمان چرخی چاویلت چرخی چاویلت سریان لیم شیوان عزیزم سریان لیم شیوان سریان لیم شیوان عزیزم سریان لیم شیوان بارودۆخی ئێران و هەموو منتەقە ڕووی لە ئاڵوگۆڕی جددیە و دووریش نییە کە بە هەر هۆیەکەوە بێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر کوردستان و بگرە بەسەر هەمووی ئێراندا لاواز بێت و ئەو ڕژیمە بەرەو ڕووخام بچێت. لەوە حاڵەتێکدا بەرنامەی کۆمەڵە بۆ دواڕۆژی کوردستان چ دەبێ؟ کوردستان چۆن و بە چه یاسایەک بەڕێوە دەچێت؟ چ جۆر دەسەڵاتێکی تێدا دادەمەزرێت؟ بەرنامەی کۆمەڵە بۆ دواڕۆژی کوردستان و بۆ ئەو کاتێک کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆتایی پێدێت لەسەر بنەمای هەوڵدان بۆ بەرقەرارکردنی دەسەڵاتی ڕاستەقینەی خەڵک لە ڕێگەی نظامێکی شۆڕاییەوەیە. خەبات لە پێناوی دامەزراندنی حکوومەتێکی شۆڕایی بەردەوام یەکێک لە بنەما سەرەکیەکانی استراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستاندایە. بە هەر ڕادەیەک کە ئاسۆی ڕووخانی کۆماری ئیسلامی و تێکەوە پێچرانی دام و دەستگای هێز و دەسەڵاتی ئەو لە کوردستان نزیکتر دەبێتەوە، ئێمە دەبێت ئاسۆی سەرکەوتن و مانای ڕاستەقینەکەی بۆ خەڵکی ستەم لێکراوی کوردستان نیشان بدەین. ئەگەر هەر لە ئێستاوە سیمایەکی ڕوون لە مانای سەرکەوتن چۆنیەتی هاتنە دیویست و داخوازیەکانی بۆ خەڵکی کوردستان بەدەستەوە نەدەین، چ زەمانەتێک هەیە کە چارەنووسی خەڵکی کوردستان ئەوە نەبێت کە پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی بەسەر خەڵکی ئێران داهات. چ کەسێک تەزمینی دەکات کە خەڵکی کوردستان پاش 4 خەبات و ڕەنج و ئازار و قوربانیدان بەویست و داواکاریە ڕەواکانی خۆی بکات. لە بیرمان نەچێ ئێمە ئەزمموی شۆڕشی ڕێبندانی 57 ئێرانمان هەیە کە بەهۆی نەبوونی ئاسوویەکی ڕوون لە سەرکەوتنی شۆڕش ڕەوتی مەسهەبی بە پاڵپشتی پێگەیەک کە لەژێر دەسەڵاتی ڕژیمی پاشایەتیدا هەیبوو و توانی بیری کۆنەپەرستانی خۆی لە بەشێکی بەرین لە کۆمەلگادا پەرە پێبدا و بە پاڵپشتی هێزە ئیمپریالیستیەکان شۆڕشی ئێران کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش پڕپڕی پشتی بوون تێک بشکێنێ. ئێمە بۆ ئەو مەبەستە ئالتەرناتیوی دەسەڵاتی شوورایی دەخینە بەردەم کۆمەلگا و هەوڵ ئەدەین ڕزایەتی خەڵکی کوردستان بۆ دابین بکەین. ئەگەر جەماوەری خەڵکی کوردستان نانەوێت تووشی ئەم چارە نووسە ببن، دەبێت هەر لە ئێستاوە لە بیری داڕشتنی بنەماغی دەسەڵاتی خۆیان کرێکاران و زەحمەتکێشان خەڵکی خۆیان کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ستەملێکراوی کوردستان دەبێت لە بیری گەڵاڵە ڕێژەی دەوڵەتێکدا بن کە هەر کرێکارێکی سادە، هەر ژنێکی کارکرد و هەر زەحمەتکێشێکی نەخوێندەواریش بتوانێت ئاڵلقەکانی دەسەڵاتی ئەو بەدەستەوە بگرێت و ڕاستەوخۆ لە ژیانی سیاسی و بەڕێوەبردنی کۆمەلگادا ڕۆڵی هەبێت. بە پێی بەرنامەی کۆمەڵە ئەرکی دەسەڵات لە کوردستانی ئازادکراودا مافی بێ ئەملا و ئەولای خەڵکی کوردستانە و کۆمەڵە حازر نییە لەگەڵ هیچ حیزب و تاقمێک لەسەر دابەشکردنی دەسەڵات لە داهاتوودا سات و سەودا بکات. بە تێکشکاندنی دام و دەستگای حاکمیەت و ئامرازی سەرکوتی کۆماری ئیسلامی لە کوردستان، کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی هەژار و بێبەش کە زۆربەی کۆمەلگا پێکدێنن دەتوانن دەسەڵات بەدەستەوە بکرن. دەوڵەتی شوورایی واری بەشداری و دەخاڵەتی بەرین بۆ جەماوەری خەڵک لە کاروباری دەسەڵاتدا دەرەخسێنێ. لە حکوومەتی شووراییدا سەرجەم کەسانی ناو کۆمەلگا بە ئەندامی
دەوڵەت دەژمێردرێن و لە ڕێخستنی دەوڵەتدا شوێنیان هەیە. خەڵک لە شۆرا محەلیەکان و شۆرا ناوچەیەکان و شۆرا سەراسەریەکان ڕێک دەخرن و دەسەڵاتی واقعیان بەدەستەوەیە و هەر کاتێک کە ئیرادە بکەن دەتوانن نوێنەرانی خۆیان لەسەر کار لابەرن و بەم شێوەیە سەرجەم ڕەواڵەتکاری و ئاستەنگە بۆرۆکراتیەکان لە ڕەوتی هەڵبژاردنەکاندا لەناو دەچن. حکوومەتی شۆرایی لەم ڕوەوە کە مافی ئازادانەی لەسەر کالابردنی هەڵبەژێردراوەکان لە هەر سەردەمێکدا بە خەڵک دەدات و هەتا کاتێک کە ئەم نیزامە لە ئارادا بێ گەندەڵی نامێنێ و بەم جۆرە گەندەڵی ئیداری کە نەخۆشیەکی هەمیشەیی حکوومەتی بۆرژوایەکانە بەهۆی ئەوەی کە هیچ دەواازەیەک بۆ بەشداری ڕاستەوخۆی خەڵک لە ئیرادەی کۆمەلگا ئاوەڵا ناکات بۆ هەمیشە لە ناو دەچێت. لە حکوومەتی شۆراییدا سەرجەم کاربەدەستانی ئیداری و سیاسی و قەزایی لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرن و هەر کاتێک زۆربەی دەنگدەران ئیرادە بکەن لە هەر کات و ساتێکتا دەتوانن بیان گۆڕن. بەرزترین بەرپرسانی حکوومەتی شۆرایی وەک خزمەتکاری خەڵک هەڵسوکەوت دەکەن و موچێکی یەکسانی بە ڕادەی حەقدەستی کرێکارێکی پەسپۆر وەردەگرن. بەم جۆرە خەڵکانێکی کە لە نیزامی شۆراییدا ڕێکدەخرێن خۆیان هەم یاسادانەر و هەم بەڕێوەبەری یاسان. نوێنەرانی شەوراکان لە شەورای گەڕەکی شارەکان و ئاواییەکان لە شەورای سەراسەریدا کۆ دەبنەوە و بانترین ئاستی دەسەڵات شکڵ پێدێنن. هێزی چەکداری محەلی لەژێر فەرماندەیی کنگرەی سەرتاسەری شەوراکان کاروباری پەیوەندیدار بە دیفاع لە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان لە ئاست دەستڕێژی دەوڵەتی مەرکەزی ویان هەر هێزێکی تری لە ئەستۆ دەبێت. ئەم هێزە مافی هیچ جۆرە دەستێوەردانێکی لە کاروباری نێخۆی کوردستاندا نابێت. کۆمەڵە هەوڵ دەدات کە بەرنامەی سیاسی و کۆمەڵایەتی خۆی بۆ دەسەڵاتی جەماوەری لە کوردستان لە کاتی خۆیدا بە ئەستۆی شۆرای نوێنەرانی سەرتاسەری خەڵکی کوردستان بگەێنێ هەتا بە خێرایی ئەجرای بکەن. ناوەڕۆکی ئەو بەرنمەیە بۆ هەموو بوارەکانی ژیان هەر لە ئێستاوە ڕاگەیەندراوە. لە کوردستانی ئازادکراودا مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان بە مانای ئازادی جیابوونەوە لە ئێران و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ دابین دەبێ و هەلومەرجی پێویست بۆ کاڵگوێرگرتنی وشیارانە لەم مافە دەڕەخسێ. خەڵکی کوردستان دەتوانن بە دابینبوونی بەکردەوە ویان بەڕەسمی هەلومەرجێکی لەو بەرنمەیەدا هاتووە لە چوارچێوەی ئێراندا بمێنەوە یان دەوڵەتی سربەخۆی خۆیان پێکبێن و لە ئێران جیابنەوە. لە ڕەوانگە و بۆچوونی ئێمەوە ئەگەر خەڵکی کوردستان تەسمیم بگرن کە لە هەلومەرجی لە ئارادابوونی حکوومەتێکی کرێکاری ویان هەلومەرجی دموکراتیک و شۆڕشگەرانە لە ئێران هەتا لە چوارچێوەی ئێراندا بمێنەوە بە هاتنەدی ئەو هەلومەرجەی ئیشارەمان پێکرد و بە گرتنەبەری سیاسەتی وشیارانەی ئامۆزشی و فەرهەنگی و هەر جۆرە ناهەواهەنگیەکی نێوان نەتەوە جۆراوجۆرەکان و لەوانە خەڵکی کوردستان و شوێنەکانی تر لەناو دەچێت و پێناسەی ئینسانی کەسەکانی سەر بە نەتەوە جۆراوجۆرەکان و ڕێگای ئاوێتەبوونی ئەوان خۆشتر دەبێت. کۆمەلگایەکی ئەوتۆ لەگەڵ ستەمی ملی نامۆ دەبێ و لێ دەڕەوێتەوە. بینەرێکی ئەم بەرنمەیە بابەتێکی کورتی لە ژێرناوی ڕژیمی بێبەرق و ئاو بناردوین کە بە سپاسەوە دقی نامەکەیتان بۆ دەخوێنینەوە. کۆماری ئیسلامی هەموو سامان و سەروەتی ئێرانی خەرجی سەرکوت و خەفەخان لە ناوەی وڵات و تێرۆریزم لە دەرەوەی کردووە و ئێستا تەنانەت سەرەتایەترین مافی خەڵک کە بریتی بێت لە دابینکردنی ئاو بەرق و دەوا و دەرمان پێدابین ناکرێت. ڕژیم کە باز لە بەهێزبوونی لە ناوچەکە و لە ئاستی جیهاندا دەکات دوای 42 ساڵ لە گەیشتن بەدەسەڵات نەتەنیا نەیتوانیەوە پێش بە گرانی کەمەشکێن
بێکاری ملیێنی بگرێت ئێستا گەیشتوتە ئەو ئاستەی کە زەروری و ئەساسی ترین پێویستی خەڵک ینی ئاو بەرقشی پێدابین ناکرێت بەڵام نەبوون و کەمبوونی ئاو بەرق بە ئاسانی بۆ حکوومەتی ئیسلامی تێناپەڕێت ئاو بەرق جیا لە زەرورەتی حیاتی بۆ ژیانی مرۆڤ دوو فاکتۆری سەرەکی سلامەتی ڕۆحی و ڕەوانی خەڵک و کۆمەلگا دوو کەرەستەی ئەساسی ئابووری و دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵکە بێئاوی و بێبەرقی بە مانای وەرشکەستەگی و لە کارکەوتنی بەشی هەرە زۆری بەرهەمهێنان بە تایبەت بەشی چکۆلە و مامناوەندی تەولید پەککەوتنی زیاتری سیستمی دەرمان و سلامەتی و تایبەت لە سەردەمی کۆڕۆنا و گەرمای هاوین کە ژیانی بە ملیۆنها لە خەڵک دەشوار کردووە زۆر سپاس بۆ ئازیزە بۆ نامەکەی بینەری خۆشەویستمان ڕزگار پرسیاری کردووە کە هەڵویستی ئێوە لەسەر لەشفرۆشی چییە؟ ئایا لاتان وایە کە کەسانی لەشفرۆش دەبێ وەکو تاوانبار چاویان لێ بکرێ یان لە ژێر سێبەری قانوندا پارێزگاری لە ئەمنیەتیان بکرێت؟ ڕزگاری بەڕێز سپاس بۆ پەیوەندیەکەت. پێش هەموو شتێک پێویستەوە بڵێن کە ئێمە ئەو ئازارەی کە ژنان ناچار دەکات لەشی خۆیان بفرۆشن و غروری ئینسانی خۆیان بریدار بکەن دەرک دەکەین و بە هیچ شێوێک لە شێوەکان ژنانی لەشفرۆش بە تاوانبار نازانین. ئەوان قوربانی نظامێکن کە ئینسان ناچار دەکات بۆ بژێوی ژیانی پێ لەسەر هەست و ئیحساسی ئینسانی خۆی دابنێت ویان دار و دەستە و مافیاگەلێک بە تاوانبار دەزانین کە بە فێڵ و فری و یان بە زۆر ژنانێک تووشی ئەو چارە نووسە دەکەن. ئەوانە تاوانبارن نەک ژنێکی لێ قۆماو کە تووشی ئەو ژیانە بووە. لە ڕاستیدا لەشفرۆشی شکلێکی ئەو ستەمەیە کە لە کۆمەلگای سەرمایەداریدا لە ژنان دەکرێ و خەبات لە دژی لەشفرۆشی بۆ بەدەستهێنانەوەی حورمەتی ئەنسانی ژن لە کۆمەلگادا مەسەلێکی حیاتیە. هەژاری و بێدەرەتانی کۆمەڵایەتی و کوسب و مەحدودیەتی قانونی و عملی لەسەر ڕێگای کارکردنی ژنان و سربەخۆیی ماڵیان هەیە لە پاڵ فەرهەنگ و ئەخلاقیاتی پیا و سالارانە لە هۆیەکانی پێکهێنان و پاراستن و پەرەپێدانی لەشفرۆشی لە کۆمەلگای ئێستادان. دەمارگرژی و ئامۆژگاری مەسهەبی هەروەک تەجروبەی جمهوری ئیسلامی لە ئێران نیشانی داوە بە بەهێزکردنی پیا و سالاری و چەسپاندنی جێگا و شوێنی ژێردەستەی ژن خۆی سەبەبکاری پەرەگرتنی لەشفرۆشی لە کۆمەلگادا. ڕیشەکێشکردنی لەشفرۆشی لە گرەوی خەبات دژی هەموو ئەو هۆکارانەدایە. جگە لەوەش هەڵگرتنی ئەم هەنگاوەش بە خێرایی بۆ بەرامبەرکێ لەگەڵ دیاردەی لەشفرۆشی پێویستە. دەوڵەت ئەرکی سەرشانیەتی ژیانی قوربانی ئەم چارە نووسە لە باری ئابوووریەوە دابین بکا و ئیمکاناتی فێربوون و هەلومەرجی دۆزینەوەی شغڵ و کاریان بۆ ئاسان بکاتەوە. دەوڵەتەکان و کارگوزارانی لەشفرۆشی دەبێ بکەونە بەر لێپرسینەوەی قانونی و سزای قورسیان بۆ لە بەرچاو بگرێت کەوایە لە وەڵامی پرسیارەکەدا تا کاتێک ئەم بار و دۆخە پێک نەهاتووە و ئەو دیاردەیەی لە ژیانی کۆمەڵایەتیدا هەرماوە پێویستە ئەو ئینسانانە لە هەموو ڕوویەکەوە یاسا پشتیوانیان لێ بکات تا کاتێک دیاردەکە بکردەوە لە کۆمەلگای ئێمەدا ڕیشەکێش دەبێت. Offrez-moi une suite au Ritz, je n'en veux pas. Des bijoux de chez Chanel, je n'en veux pas. Offrez-moi une limousine, j'en ferai quoi? Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir à Neuchâtel, ce n'est pas pour moi. Offrez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Je veux l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté.
liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. J'en ai marre vos bonnes manières, c'est trop pour moi. Moi je mange avec les mains et je suis comme ça. Je parle fort et je suis franche, excusez-moi. Fini l'hypocrisie, moi, je me casse de là. J'en ai marre des langues de bois. Regardez-moi, de toute manière, je vous en veux pas. Et je suis comme ça. Je suis comme ça. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. C'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. Allons ensemble découvrir ma liberté. Oubliez donc tous vos clichés. Bienvenue dans ma réalité. Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی ئاوارە راپۆرتی هەواڵێکی بۆمان ناردووە کە سەرنجتانی بۆ بیستنی ڕادەکێشم. ئاوارە لە راپۆرتەکەیدا باس لە کێشەی کەم ئاوی لە ڕوانسەر دەکات و نووسیوێتی سەرچاوە ئاویەکانی ئەم شارە بەڕادەی 1/3 لە چاو ساڵی ڕابردوو دابەزیوە و بەم هۆیەوە کێشەی کەم ئاوی لەم شارە قەیرانێکی جددیە. سەرچاوەکانی دابینکردنی ئاوی خواردنەوەی شارەکانی جوانڕۆ و ڕوانسەر لە ئوستانی کرماشان لە ئاواییەکانی سەردەم و بلەزین هەڵکەوتووە. هەر لەم پەیوەندەدا بۆ ڕێگری لە کەڵک وەرگرتنی سەرڕۆیانە و بێسەرەوبەرە لە ئاوە ژێرزەمینیەکان بەکارهێنانی ئاو بۆ کشت و کاڵ لەم ئاواییانە سنووردارکراوە. شانی باسە قەیرانی بێ ئاوی لە ئێران بۆتە قەیرانێکی قوڵ و بێچارەسەریش. هەر لەم بابەتەوە بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی فەرزاد لە راپۆرتێکیدا باسی لەوە کردووە کە لە وشکبوونی سەرچاوەکانی ئاوی خواردنەوە لە ناوچەی شنۆ و نووسیوێتی سەرچاوەی سەرەکی ئاوی خواردنەوەی ئاوایی سۆفیان لە ناوچەی نەڵۆسی شاریسنۆ بە تەواوی وشک بووە. سەرچاوی سەرەکی دابینکردنی ئاوی خواردنەوەی ئاوایی سۆفیانی شنۆ بە تەواوی وشک بووە و خەڵکی ئەم ئاواییە ئاوی خواردنەوەی خۆیان لە شار و ناوچەکانی دەوروبەر دابین دەکەن. ئاوی خواردنەوەی ئاوایی سۆفیان لە ڕێگەی چاڵاوێکی قوڵەوە دابین دەکرا، بەڵام بەهۆی وشکبوونی چاڵاوەکە خەڵک بە تانکێر ئاوی خواردنەوە دابین دەکەن. شانی باسە بە پێی ئامارە ڕسمیەکان دانیشتوانی 271 ئاوایی ئۆستانەکانی کرماشان، 600 ئاوایی کوردستان و 307 ئاوایی ئازەربایجانی غەربی و هەروەها 500 شاری ئێران لەگەڵ کێشەی کەم ئاوی خواردنەوە بەرەوڕ. زۆر بەداخەوە ڕۆژی دووشەممە 25 مانگی گەلاوێش یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش دایە فاتمە محەممەدی دایکی هاوڕێ عومەر خاڵندی بەجێی هێشتین و ماڵاوایی لە ژیان کرد. دایە فاتمە کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و دڵسۆز بوو. دایە فاتمە هەمیشە کۆڵ بە کۆڵ بە دوامانەوە بوو و لە هەر هەوارێک بۆین دەهات و ئێمەی دەدیتەوە. لە هەر شاخ و دۆڵێک بۆین دەهات و بەرەخساری شیرینی شاد دەبووینەوە. لە هەر گوندێک بۆین دەهات و خۆی دەگەیاندە ئێمە و لیباس و خواردن و شیرینی و هەواڵی کەس و خزمانی بۆ دەێنین.
دایکێک کە تەنانەت ببووە دۆست و ناسیا و جێگەی متمانەی زۆرێک لە خەڵکی دیهاتەکانی مهابات و بۆکان و سەقز و ناوچەی مکریان و بە دایکی پێشمەرگەکانی کۆمەڵە ناوی دەرکرد بوو. دایە فاتمە وەک زۆر یەک لە دایکانی دیکەمان کە دایمە چاویان لە ڕێگای هاتنەوە و دیتنەوەی ئێمە بوو، زۆر بەداخەوە ڕۆژی دووشەممە 25 مانگی گەلاوێش بە دڵێکی پڕ لە خەمەوە ڕۆیشت و بەجێی هێشتین و ماڵاوی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی دایە فاتمە و هەموو خزم و دۆستانی دایە فاتمە و بە تایبەت شاری مهابات. یادی ئازیزی دایە فاتمە بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە و دەمێنێتەوە. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە لە چەند حوتوی ڕابردوو داواتە حوتی مانگی گەلاوێش یەکێک لە تێکۆشەرانی ناسراوی کۆمەڵە کاکەریم عەلیپور ناسراو بە کوێخاکەریم خەڵکی ئاوایی هەنەر سەر بە ناوچەی ژاوەڕسنە ماڵاوی لە ژیان کرد. کاکەریم عەلیپور کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵک بوو. ئەم تێکۆشەرە ناسراوە هەر لە ساڵی 1358ەوە پەیوەندی خۆی لەگەڵ کۆمەڵە دروست کرد و بوو بە هاوکار و دڵسۆزی کۆمەڵە. زۆر جار ماڵەکەی کاکەریم شوێنی حەوانەوە و ئیسراحەتی پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. لە دوای ڕۆشتنی کۆمەڵە لە منتەقە کاکەریم زۆر جار هەم خۆی هەم بنەماڵەکەی دەکەوێتە ژێر ئەشکەنجە و ئازار لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی هاوکاری و تێکۆشانی لەگەڵ کۆمەڵە. کاکەریم هەتا دوایین ساتەکانی ژیانی لەسەر ئەو ڕێبازەی خۆی وەفادار مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە جنایەتکارە دانەنوات. بەداخەوە لە ڕۆژی حوتی مانگی گەلاوێژی 1400 کاکەریم عەلیپور ناسراو با کوێخاکەریم بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و ماڵاوی لە ژیان دەکات. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ئازیزی کاکەریم و هەموو خزم و دۆستانی کاکەریم و بە تایبەت ئاوایی هەنەر دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ڕۆژی شەممە 23 مانگی گەلاوێش کاک عەبدولمەجید موستەفایی باوکی هاوڕێی گیانبەختکردووی ریزەکانی پێشمەرگەی کۆمەڵا هاوڕێ فەتحوڵڵا موستەفایی ناسراو بە فەتێ ئەویهەنگ ماڵاوی لە ژیان کرد. کاک عەبدولمەجید موستەفایی مرۆڤێکی زەحمەتکێش و دڵسۆز و خۆڕاگر و خۆشەویستی ناو خەڵک بوو. کاک عەبدولمەجید تا دوایین ساتەکانی ژیانی وەفادار بە ڕێبازی ڕۆڵە گیانبەختکردووەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە جنایەتکارەدا نەنواند. بەداخەوە ڕۆژی شەممە 23 مانگی گەلاوێش کاک عەبدولمەجید بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی کاک عەبدولمەجید و هەموو خزم و دۆستانی بە تایبەت لە ئاوایی ئەویهەنگ. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی جومعە 29 مانگی گەلاوێش کاک عابدین ناهید برای هاوڕێیانی گیانبەختکردوو شەهریار و ئەحسان نەهید لە شاری تاران بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. لە ساڵی 1358 هەتاوی بە فتوای لەشکەرکێشی خومەینی فاشیست و جەنایەتکار بۆ سەر کوردستان و بە فەرمانی خەڵخاڵی جەلات لە فڕۆکەخانەی سنا دوو برای کاک عابدین ناهید واتە شەهریار و ئەحسان تیرباران کرا. زۆر بەداخەوە کاک عابدین ناهید لە 42هەمین ساڵیادی ئیعدامی براکانی ڕۆژی جومعە 29 مانگی گەلاوێش بۆ هەمیشە دڵی لە لێدان دەکەوێت و ماڵاوی لە ژیان دەکات. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی ناهید و هەموو خزم و دۆستانی کاک عابدین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵە بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەی
بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن.